ئەم کاتتان باش. دوایەوەی باشووری سوودان وەکو دەوڵەتێکی سربەخۆی نوێ خۆی ڕاگەاند لە ئێستادا پرسی دەوڵەتی کوردی و دروستبوونی دەوڵەتی کوردی زیاتر لە جاران باسی لێوە دەکرێت و نووسەران و ڕۆشنبیرانی زیاد لە جاران لەسەری دەنووسن. بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە و بەهێزی ئەگەری دروستبوونی دەوڵەتێکی کوردی لە شاری هەولێرەوە میوانداری فرسەت سۆفی مامۆستای زانکۆمان کردووە. کاک فرسەت بەخێر بیت. لەدایکبوونی دەوڵەتی باشووری سوودان بەڵێ لەدایکبوونی دەوڵەتی باشووری سوودان هێندەی ویستی هاوڵاتیانی باشووری سوودان بوو دەوترێت وەکو دەوترێت هێندەی ویستی هاوڵاتیانی باشووری سوودان بوو هێندە ویستی وڵاتانی بڵین زلهێزی گیان و ناوچەکە نەبوو. تۆ تا چەند هاوڕایت؟ بەڵێ دیارە پێش هەموو شتێک پێم خۆشە ئەوە بڵێم کە لەدایکبوونی ئەم دەوڵەتە نوێیە لە وڵاتێکی عەرەبی و لە ئەفریقیا دیاردیەکی نوێە و مەسەلەیەکی زۆر گرنگە دەبێت بە بایەخەوە لێی بڕوانین. چونکە تا دوێنێ لەناو خودی میساقی جامعی عەرەبیش ئەوە تەکید کرابووەوە کە مەسەلەی یەکپارچەی خاچی عەرەبی مەسەلەیەکی مقەدەسە و ئەرچی سەرشانی هەموو وڵاتانی عەرەبیە. بۆیە لەدایکبوونی دەوڵەتێکی نوێ لەناو وڵاتێکی ئەندام لە جامعی عەرەبی و لە ڕێگای ممارەسەکردنی مافی چاری خۆنووسین مەسەلەیەکی زۆر نوێیە و جێگای بایەخپێدانە و گۆڕانکاریەکی گەورەشە لە ناوچەکەدا. ڕاستە لە سەدەی نوێ سەدەی 21 لە ساڵی 2002 دەوڵەتی تەیموری شەرقی لەدایک بوو. لە ساڵی 2006 دەوڵەتی مۆنتینیگرۆ لە ڕێگای مافی چاری خۆنووسین لەدایک بوو. لە ساڵی 2006 کۆسۆڤا ئیعلانی سربەخۆی خۆی کرد. بەڵام ئەوەی کە باشووری سوودان زیاد دەکاتەوە ئەوەیە وەکو باسم کرد گرنگی خۆی هەیە یەک بەوەی کە لە ڕێگای پیادەکردنی مافی چاری خۆنووسین، دووەمیان لە وڵاتێکی ئەفریقی، سێمیان وڵاتێکی ئەندام لە جامعی عەرەبی و وڵاتێکی عەرەبیە. بەڵام من پێم وایە ئەوەندەی کە مەسەلەی جیابوونەوەی باشووری سوودان مەطلب و خواستێکی ناوخۆیی باشووری سوودان بووە بەقەدەر ئەوەندەش پاڵپشتی و ڕەزامەندی کۆمەڵگای نێودەوڵەتی لەسەر بووە. ئەجینا لەوانەیە کارێکی وە ئاسان نەبێت لەم ناوچەیە و لە وڵاتێکی پڕ ئەزمەی وەکو سوودان وڵاتێک بە ئاشتیانە بەبێ توند و تیژی. چونکە لە ئەفریقیا بینیمان لە نێوان ئەثیۆپیا و ئەریتریا کاتێک ئەریتریا داوای جیابوونەوەی کرد هەرچەندە مەسەلەی مافی چاری خۆنووسین لە ناو دەستوری ئەثیۆپیاش نووسرا بوو بەڵام حربێکی گەورە لە نێوانیان ڕوویدا. بەڵام ئێستا دەبینی یەکەم دەوڵەت کە دانی پێدا دەنێت دەوڵەتی خودی سوودانە. بەڵێ مامۆستا کەواتە بەڕای تۆ مەبەستی تۆ ئەوەیە کە هەردوو ویستی ناوخۆ و دەرەکی هاوتەری بوون لەگەڵ یەکترە بۆیە دەوڵەتی باشووری سوودان بوو بە حەقیقەتێک. بەڵێ بەڵێ مامۆستا بەڵێ دوای کودەتاکەی بەشیر لە سوودان وەکو وڵاتێکی ئیسلامی عەرەبی ناسێنرا. بەڵام دەوترێت لە دایکبوونی دەوڵەتی باشووری سوودان تێکشکانی هەردوو چەمکی عەرەبی بوون و ئیسلامی بوونیشە. ئەمان لێکدانەوەیەکی دروستە چونکە بەڕاستی هەمومان دەزانین کە باشووری سوودان لە ڕووی هەویەی نەتەوەیی ئەمانە عەرەب نین، ئەمانە ئەفریقین و لە ڕووی ناسنامەی ئاینیشەوە ئەوانە مەسیحین. هەروەکو چۆن دارفۆریەکان ڕاستە لە ڕووی ئاینەوە موسڵمانن بەڵام ئەوانیش لە ڕووی نەتەوەیەوە ئەفریقین. واتە سوودان وەکو دەوڵەتێکی گەورەی وڵاتانی عەرەبی دەوڵەتێکی فرەنەتەوە و فرە ئاین و فرە زمان بووە. کەواتە ئەمەی کە ئێستا ممارەسە دەکرێت و ئەوەی بینیمان کە باشووری سوودان وەکو دەوڵەتێکی نوێ لەدایک بوو مانای وایە کە توانیان لە ڕێگای مافی چاری خۆنووسینەوە ممارەسەی حەقێکی مەشروعی خۆیان بکەن. ئەویش ئەوەیە کە وەکو نەتەوەیەک وەکو ئاینێکی جیاواز وەکو پێکاتەیەکی جیاواز ببنە خاوەن وڵاتی خۆیان. کەواتە بەدڵنیایی نەکەر ئەوەی کە جەنابەت فەرموود توانیان ئەم هەویەی کە بۆ سوودان دانرا بوو هەویەیەکی عەرەبی ئیسلامی بەڵکو توانیان وەکو لە پرسیارەکەی پێشووتریش باسم کرد توانیان مەفهوم و وەهمێکی گەورەتر تێک بشکێنن ئەویش وەهمی وەحدەی عەرەبی بوو کە نابێ بە هیچ شێوەیەک پارچەیەکی بچووکیشی لێ بقرتێنرێت. بەڵام بینیمان بەشێکی گەورە و دەوڵەمەند و گرنگ لە نیشتیمانی عەرەبی کە باشووری سوودانە لە ڕووی کشتتوکاڵی شوێنێکی گرنگە، لە ڕووی سەرچاوی ئاوی شوێنێکی گرنگە، لە ڕووی سەرچاوی نەفتی شوێنێکی گرنگە، لە ڕووی جیۆپۆلۆتیکی شوێنێکی گرنگە. هەموو ئەمانە لەگەڵ هەموو ئەم گرنگیانە دەبینین دەوڵەتێکی نوێ لە ناو خودی
نیشتیمانی عربی لەدایک دەبێت و لەلایەن کۆمەلگای نێودەوڵەتی بە تێکڕایی واتە ئەوەی ئێستا دەبینین لە باشووری سوودان ڕوودات حاڵەتێکی زۆر جیاوازە لە هەموو ئەو حاڵەتانەی تر کە پێشتر ممارەسەی مافی چاری خۆنووسینیان کردێ لەبەرچی لەبەرەوەی بۆ نمونە ئەگەر کۆسۆڤا وەرگرین کە لە ساڵی 2008 ئیعلانی سەربەخۆیی کرد ڕاستە لەلایەن ئەمریکا دانی پێدانرا بەڵام نە لەلایەن رووسیا و نە لەلایەن سربیا و نە لەلایەن سینیشەوە دانی پێدانراوە بۆیەشە بربەستێکی گەورەی لە بەردەمەکە بێتە ئەندام لە نەتەوەی گرتووەکان بەڵام دەبینین بارودۆخی باشووری سوودان لەلایەن رووسیا و ئەمریکا بە یەک ڕۆژ دانی پێدانراوە و لەلایەن خودی ئەو دەوڵەتەی کە لێشی جیابەتەوە پێش هەمووان دانی پێدانراوە و کەشێکی ئیقلیمی لە باریشێت کە دەوڵەتانی دراوسەی جنوبی سوودان یارمەتی دەرن بە مەسریشەوە چونکە مەساڵحی اقتصادی و مەسلەی ئاو ئەمانە لەگەڵ جنوبی سوودان هەیەە واتە دەبینین لە ڕووی نێودەوڵەتی لە ڕووی ئیقلیمی بارودۆخێکی زۆر باش بۆ جنوبی سوودان هاتە پێش ئەگەر بتوانێت ئیستیغلالی بکات بەڵام لەگەڵ هەموو ئەمانەش لەسەر ئاستی ناوخۆیی کۆمەڵێک تەحەدی گەورە ڕوبەڕووی دەوڵەتی جنوبی سوودان دەبنەوە لە ئایندا ئێمە وەکو جەنابەت لە مقدیمەی بەرنامەکەش باست کرد ئێمە وەکو گەلی کوردستان وەکو هەرێمی کوردستان تەمەنای ئەوە دەخوازین دەوڵەتی باشووری سوودان ببێتە دەوڵەتێکی سەرکەوتوو نەچێتە ڕیزی دەوڵەتە فاشیلەکان بۆیەشە هیوادارین کۆمەڵێک تەحەدی کە ڕوبەڕووی دەوڵەتی باشووری سوودان دەبنەوە بتوانێت بەسەریاندا زاڵ ببێت لە هەمووشیان گرنگتر ئەوەیە کە لەگەڵ باکووری سوودان لەگەڵ دەوڵەتی دایکی خۆی ڕوبەڕووی پێکدادانی چەکداری نەبێتەوە لەسەر ئەو ناوچانەی کە پێیان دەگوترێت ناوچەکانی جێناکۆچی لە منطقەی ئەبیێ لە منطقەی جنوب کەردۆڤان و منطقەی نیلی زەرقا و ئەمانە زۆر گرنگە هەوڵ بدرێت ئاشتەوایی لەم ناوچانە پارێزرێت و هەروەها پێکاتەی جنوبی سوودان پێکاتەیەکی قەبەلیە لەوانەیە ئەگەر زۆر وریانە بن تووشی تەسادومی قەبەلی و هۆزراگەرایی بن و هەروەها لە ڕووی دیموکراتیشەوە کێشەیان بۆ دروست دەبێت ئەویش ئەوەیە کە ڕێژەی نەخوێندەواری لە جنوبی سوودان لە نێوان ئافرەتان لە سەروی سەدا نواتە لە نێوان پیاوان لە سەروی سەدا هەشتایە ئەوە شوا دەکات ئەوان پێویستیان بە دەعم و کۆمەکی نێودەوڵەتی هەبێ بۆی بتوانن دیموکراتیەکات خۆیان موسەساتی خۆیان بە شێوەیەکی باش بنیاندرێن و سوود لەو سەروەت و سامانە نەوتی و کشت و کاڵێ وەربگرن بۆی بتوانن لە ڕیزی دەوڵەتە فاشیلەکان نەبن بۆ ئەمەش وەکو باسم کرد زۆر گرنگە بتوانن سوود لە دەعم و پاڵپشتی نێودەوڵەتی وەربگرن چونکە ئێستا قواتی حفزی سەلام لەوەیە کۆمەلگای نێودەوڵەتی بەبای خۆی دەڕوانێ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پاڵپشتیان دەکات بەڵام زۆر گرنگە هەوڵدەن ئەم پاڵپشتی نێودەوڵەتیە بە شێوەیەک تەوزیف بکەن کە نەبنا یەکێک لە دەوڵەتە فاشلەکانی دنیا ئەمەش بە دڵنیایی ئێمە خۆشحاڵ دەکات چونکە هەر میلەتێک لە ڕێگای مافی چارەی خۆنووسینەوە ببێتە دەوڵەت بە دڵنیایی ئەمە دەبێتە حاڵەتێکی تر کە لەوانێ دواتر باشتر باسی بکەین بەڵێ مامۆستا بۆ هەرێمەکان و بۆ میلەتەکانی تر کە تا ئێستا نەیانتوانیوە سوود لەم مافە وەربگرن بۆ ئەوانیش بتوانن سوودی لێ وەربگرن بەڵێ مامۆستا هەست ناکەیت بەشێک لە هۆکاری پاڵپشتی وڵاتانی خۆرئاوا بڵین بۆ دەوڵەتی باشووری سوودان بۆ بگەڕێتەوە کە ئەم دەوڵەتە نوێیە لە هەردوو وشەی وەکو لە سەرەتایە وتم لە هەردوو وشەی ئیسلامبوون و عەرەببوون دوور کەوتوتەوە و وەکو خۆشت وتت بۆ تێکشکانی وەهمی نیشتیمانی گەورەی عەرەبی بێت ببوورە بەس بەشی ئاخیری پرسیارەکە گوێبیست نەبووم بەشی ئاخیری بەڵێ مەبەستی من ئەوە بوو هەست ناکەیت بڵین پاڵپشتیکردنی وڵاتانی خۆرئاوا لەم دەوڵەتە نوێ بۆ ئەوە بگەڕێتەوە کە لە هەردوو وشەی ئیسلامی بوون و عەرەببوون دوور کەوتوتەوە و مەبەستی خۆرئاواش لەم کردەوەی ئەوە بێت کە وەهمی نیشتیمانی عەرەبی یەکگرتوو تێک بشکێن و کۆتایی پێبهێنن کاگ یادگار خۆی لەسەر ئاستی ناوچەکە و بەتایبەتی لە ئەفریقا لە خۆرەڵاتی ناوەڕاست ئەمانە گۆڕانی زۆر گەورن ڕوودەدەن ئێستا ئەوەی ممارەسەکردنی مافی چاری خۆنووسین لەلایەن باشووری سوودان ئەو بارودۆخەی کە لە تونس لە مصر لە یەمان لە لیبیا لە سووریا لە وڵاتانە ڕوودەدەن ئەمانە حاڵەتێکی نوێن وەرچەرخانێکی گەورە و نوێن لەم ناوچەیە ڕۆدەنش هاوشێوەی وەرچەرخانەکانی حربی یەکەم و حربی دووەم و ڕوخانی دیواری بەرلین و یەکێتی سۆڤێت ئەمەش بارودۆخێکی نوێ لەم ناوچەدا دروست بووە بەڵێ بەشێکی گەورەی پەیوەست بەوەیە کە سیاست و استراتیژەتی کۆمەلگای نێودەوڵەتیش بەتایبەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەرامبەر ناوچەکە گۆڕانی بەسەردا هاتووە ئەگەر تا دوێنێ پێیان وابوو کە دەیانەوێ گۆڕان لە خەریتە و نەخشەی ناوچەکە بکەن لە ڕێگای
هێز و داگیرکردنەوە بۆ بە دیموکراسیەکردنی ناوچەکە ئەمڕۆ لە ڕێگای خواست و داخواز و ڕێی جەماوەری خەڵکی خودی ناوچەکە پاڵپشتی دەکەن بۆ ئەوەی هەم ناوچەکە زیاتر بەرەو دیموکراسیەت بڕوە مەسەلەی مافەکانی مرۆڤ بپارێزرێن و هەروە ئەم سیستەمە دیکتاتۆر و تۆتالیتاریانە تێک بشکێنرێن. مەسەلەیەکی تریشی پەیوەندی بە خودی سوودانەوە هەیە. سوودان لەلایەک یەکێکە لە دەوڵەتەکانی داڵدەدەری تیرۆر و هەروەها لەلایەکی تر لەلایەن ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا عقوباتی عسکەری و اقتصادی لەسەرا. خاڵێکی تر ئەوەیە کە حکوومەتەکەی سوودان و عومەر حەسەن البەشیر و کۆمەڵێک لە دارودەستەکانی لەلایەن محکەمەی جینایی دەولی ئەوانە تاوانبارن و ئەمری قەبزیان هەیە. و هەروەها سوودان کۆمەڵێک کێشەی گەورەی پێشلکردنی مافەکانی مرۆڤی لەگەڵ دارفۆر هەیە و پێشتر لەگەڵ باکووری لەگەڵ جنوبی سوودان ماوەی 22 ساڵ شەڕی کردووە. هەموو ئەمانە وا دەکات کە احتیواکردن و کۆنتڕۆڵکردنی ئەزمەی سوودان کارێکی ئاسان نەبێت. بۆیە کۆمەلگای نێودەوڵەتی و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و نەتەوە یەکگرتووەکانیش گەیشتنە ئەو قەنەعەتەی کە بارودۆخی سوودان پێویستی بەوەیە تەجزیە بکرێت لێکجیا بکرێتەوە بۆی بتوانرێت بەلایەنەکەم استقرار بکات. چونکە بوونی ئاژاوە و ناکۆچی لەناو خودی سوودان بەندڵنیایی تەسیری دەبێت لەسەر خودی ئەفریقا تەسیری دەبێت بۆ سەر ئاشتی و ئاسایشی نێودەوڵەتی. هەر بۆیەشە من پێم وایە پاڵپشتیکردنی کۆمەلگای نێودەوڵەتی بۆ لەدایکبوونی دەوڵەتێکی نوێ بۆ استقرارکردنی ناوچە ئەفریقیایە بۆ استقرارکردنی کۆمەلگای نێودەوڵەتیە بۆ ڕێگرتنە لەوەی کە جارێکی تر کۆمەلگای نێودەوڵەتی ڕوبەڕۆی بارودۆخێکی هاوشێوەی ساڵانی ڕابردوو بێتەوە کە لە سوودان ڕوویدا بە خوینێکی زۆرژە بە هەزاران و بە سەدان هەزار کەس بوونە قوربانی لە ئەنجامی ئەو ململانێ ئاینی و ململانێ نەتەوەیی کە لە ماوەی ڕابردوو لە سوودان ڕوەلایە زالیش بەردەوامە کە سوودان بەرامبەر چەوسانەوە و ئیستیهادکردنی خەڵکی بەکاری دەهێنێت. مامۆستا وەکو دەزانین بەشێک لە بڵێن لە شکست و قەیرانی وڵاتانی عەرەبی و وڵاتانی خۆراوە بە شێوەیەکی گشتی بۆ دەگەڕێتەوە کە سەرکردەکان هەوڵ دەدەن بۆ سەپاندنی یەکدەنگی و یەکڕەنگی و یەکحیزبی و یەکسەرکردەیی و چەندین یەکی تریش. ئایا باشووری سوودان وەکو دەوڵەتێکی جیابەوە لە سوودانی دایک بڵین چۆن زاڵ دەبێت بەسەر ئەم مەسەلەیەدا و ئایا ئەمە لە داهاتوودا تووشی قەیرانی ناکات؟ بە تێڕوانینی من دەوڵەتی باشووری سوودان کە بووە دەوڵەتی ژمارە 1993 عالم و لەم ماوەیە نزیکدا من دڵنیام دەبێتە ئەندام لە نەتەوە یەکگرتووەکانیش کۆمەڵێک تەحەدی و هەڕەشەی گەورە لە پێشیدایە و من پێم وایە لە قۆناغێکی تاقیکردنەوەی گەورەدایە. ئایا ئەم دەوڵەتە دەتوانێت سەرکەوتوو بێ؟ وەکو پێشتریش باسم کرد لە هەموو یان گرنگتر و حساستر ئەوەیە کە ئەم دەوڵەتە نوێیە کۆمەڵێک کێشەی هەڵپەسێدرا و چارەسەر نەکراوی هەیە لەگەڵ باکووری سوودان. بۆیە ئەگەر ئاگادار نەبنەوە کۆمەڵگەی نێودەوڵەتی بەوریایی مامەڵە لەگەڵ ڕەوشەکە نەکا لەوانەیە حربێکی تری گەورە لە نێوان باکوور و باشووری سوودان سەر هەڵبداتەوە. و هەروەها دەبینین ڕاستە 1970 سەروەی نەفتی لە باشووری سوودانە، بەڵام خەتی ئەنابیبی هەموو ئەم نەفتەوە و هەروەها هەناردەکردنی نەوت و ئەمانە بەناو باکووری سووداندا دەڕوا. کەواتە ڕاستە جیابوونەوە وەکو دوو دەوڵەتی سەربەخۆ، بەڵام پێویستیان بە ئاشتێکی بەردەوام هەیە بۆی بتوانن بە ئاشتی بژین. و هەروەها ئەگەر بێت و لەم مەرحەلەیە باشووری سوودان ڕوبەڕووی هەر بەگشتداچوونەوەیەکی چەکداری بێ لەگەڵ باکوور، ئەوە بە دڵنیایی تەئسیری لەسەر بنیاتنانی دەوڵەتێکی سەرکەوتوو دەبێت، تەئسیری لەسەر دروستکردنی مؤسساتی قانونی نیزامی دیموکراسی دەبێت لە باشووری سوودان. بۆیە زۆر گرنگە هەوڵ بدات بەسەر بارودۆخەکە زاڵ بێ ڕوبەڕووی پەلاماری چەکداری لەگەڵ باکوور نەبێتەوە، واروها هەوڵ بدات لەسەر ئاستی ناوخۆی نیزامێکی دیموکراتی بنیاد بنێ، واروها ڕێگە بە فرەی حزبی بدات، واروها کار لەسەر مەسەلەی وعی جەماوەری بدات. کۆکو باسم کرد مەسەلەی زاڵی، مەسەلەی قەبیلەگەری و هۆزگەری هێشتا لە جنوبی سوودان زۆر زاڵە، وهروها هەوڵ بدات ئەم پاڵپشتێ گەورە نێودەوڵەتیە بە شێوەیەک بەکاربهێنێت کە بتوانێت مؤسساتی باش لە وڵاتی خۆی بنیاد بنێت. ئەمەش بەوە دەکرێت کە باشووریەکان لە سەرەتادا یەکدەنگ و یەکریز بن و لە ناوخۆیاندا ڕوبەڕووی شەڕی ناوخۆی نەبنەوە. و ئەمەش من چاوەڕوانی سەرکەوتن بۆ ئەم وڵاتە نوێ دەکەم، چونکە بە دڵنیایی وەکو باسم کرد سەرکەوتنی باشووری سوودان دەبێتە ئەزمون و تەجروبەیەکی باش بۆ هەموو ئەو وڵات هەرێم و میلەتانەی تریش کە دەیانەوێ سوود لەم مافەوە بگرن. بەڵێ مامۆستا، ئەو مقەومات و تایبەتمەندیانە چی بوون کە لە باشووری سوودان بوونیان هەبوو وایان کرد خەونی باشووریەکان ببێت بە حەقیقەت، و جیاوازی و لێکچوون چییە لە نێوان باشووری سوودان و هەرێمی کوردستان؟ بەڵێ بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیارە زۆر گرینگە کە هەڵوەستە بکەین لەسەر ئەوەی کە
یەکەم شت ئەگەر لە سەردەمی شۆڕشی فەڕەنسی و دواتر لە چواردە بەندەکەی و درۆزن مەسلەی مافی چاری خۆنووسین وەکو مافێکی سیاسی و ئەخلاقی باسی لێوە کرابێت بەڵام دەبینین دواتر هەرچەندە لە عهدی عوزبەی ئومەم لە دوای حربی یەکەم باسی نەکرا بەڵام دەبینین مافی چاری خۆنووسین لە چارتی نەتەوەیەکگرتوەکان لە دوای حربی عالەمی دووەم زۆر بەڕوونی لە مادەی 1 فەقەرە 2 لە مادەی 55 بەباشی باس کرا جگە لە مەسلەی وسایە و قالیمی غێر متەمەتع بالحکم الذاتی و دواتر لە هەردوو عهدی دەولی مافە مەدەنی و سیاسەکان دواتر لە قراراتی جەمعی عامە 1514 لە ساڵی 1960 قراری 2625 لە ساڵی 1970 دواتر لە کۆمەڵێک قراراتی جەمعی عامە و مەجلیسی ئەمن و محکەمەی عەدلی دەولی و هەموو ئەمانە مەسلەی مافی چاری خۆنووسی لە مافێکی ئەخلاقی و سیاسی هاتە دەر بۆ مافێکی قانونی دەولی ملزم کە گەلان بتوانن سوودی لێ وەربگرن پێشتر دەیانگۆ ئەم مافە تایبەتە بەو گەلانەی لە ژێر ئیستیعماردا بوون بەڵام سربەخۆی تەیمور سربەخۆی مۆنتینیگرۆ سربەخۆی کۆسۆڤا ئەمڕۆژ سربەخۆی باشووری سوودان ئەوەی پیشانداین کە ئەم مافە بۆ هەموو ئەو گەلانەیە کە کۆمەڵێک تایبەتمەندی جیاوازینەتەوەی ئیثنی زمانی هاوبەش مێژووی مشتەرەک خاچی خۆیان هەیە دەتوانن سوود لەم مافە وەربگرن بۆیە من پێم وایە یەکەم خاڵ کە قەوم هەبوو ئەوە بوو کە باشووری سوودان وەکو گەلێکی سربەخۆ وەکو ئاینێکی تایبەت وەکو خاکێک کە خۆی هەیەی توانی سوود لەم مقاومەتانە وەربگرێ و ئەم مافە گرینگە مافی چاری خۆنووسین کە مافێکی یاسای نێودەوڵەتی مولزیمە سوودی لێ وەربگرێ بەڵام پرسیارەکەی کە جەنابەت گرینگ ئەوەیە ئایا خاڵە جیاواز و لێکچوەکان لە نێوان هەرێمی کوردستان و باشوور و سودانسیە یان پرسیارەکە باوانێ بکەین بۆچی گەلێکی وەکو باشوور سوودان ئەمڕۆ دەبێتە دەوڵەت و ئاڵای خۆی هەڵدەکات لە نێتوێگرتوەکان بۆچی ئێمە دوای ئەمە موساڵ قوربانیدان و ڕەنج و کۆشش نەبووینە دەوڵەت من پێم وایە دوو عاملی ئەساسی هەن کە دەبێ باسییان بکەین عاملی یەکەمیان عاملێکی زاتیە دەبێت کاتێک بە باسی مەسلەی سربەخۆنەبوون و نەبوونی دەوڵەتی هەرێمی کوردستان دەکەین دەبێت تۆزێک بە ڕاشکاوانە و بە واقعیانە باسی لێ بکەین من پێم وایە عاملی زاتی بۆ کۆمەڵێک هەڵە دەگەڕێتەوە کە ئێمە لەسەر ئاستی ناوخۆی هەرێمی کوردستان بەداخەوە کردمان بوونە هۆی ئەوەی کە بە دەوڵەتبوونی کوردستان تاخیر ببێت یەکەمیان ئەوە بوو کە ئێمە لە دوای ڕاپەڕینە مەزنەکەی ساڵی 1991 بەبێ زەمانی دەولی چوین مفاوەزات و گفتوگۆمان کرد لەگەڵ ڕژێمی بەعس بەڵام باشووری سوودان وای نەکرد کاتێک کە ئیتفاقی سەلامی ئاشتی لە نیڤاشا لە ساڵی 2005 لەگەڵ سوودان کرد داوای زەمان و گەرنتی نێودەوڵەتی کرد بە ئامادەبوونی اتحادی ئەفریقی بە ئەمدەموری نەتەوەیەکگرتوەکان بە ئامادەبوونی کۆمەلگای نێودەوڵەتی واروها غەڵەتی دووەم ئێمە کردمانەوە بوو لە ساڵی 1992 لە مانجیدا ئێمە تاکلایەنە ئیعلانی فیدرالیەتمان کرد بەڵام ئەوان نەوەستان تاوەکو مافی چارەی خۆنووسینیان لە ناو ئیتفاقی سەلامی شامل لە نیڤاشا لە ساڵی 2005 جێ کردەوە غەڵەتی سێم ئێمە بارودۆخەکە وای کرد دەوڵەت بوونمان تاخیر بکرێت تووشی شەڕی ناوخۆیی و براکوژی بووین پاشتر لە دوای ڕوخانی ڕژێمی عێراقیش ئێمە پێماندا نەگرت لەسەرەوەی کە مافی چارەی خۆنووسین بەڕوون و ئاشکرایی لە ناو دەستوری عێراق بچەسپێنین بەڵام ئەمانە هەمووی لە باشووری سوودان ڕوویاندا و ئەوان جەختیان لەسەر کردەوە ئەمە لە ڕووی داخلی بەڵام لە ڕووی نێودەوڵەتی و ئیقلیمی بەڕاستی ئەم کەش و بارودۆخەی بۆ باشووری سوودان ڕەخسا بۆ ئێمە نەڕەخساوە بۆ نمونە دەوڵەتانی ئیقلیمی لە دەوروبەری باشووری سوودان هەمویان هاوکار و تەبان لەوەی کە دەوڵەتێکی نوێ لەدایک ببێت بەڵام ئەگەر سەیر بکەی بارودۆخی جیۆپۆلیتیکی هەرێمی کوردستان کەوتۆتە ناوچەیەک کە هەموو دەوڵەتانی دەوروبەر نەک هەردژن بۆ ئەوەی دەوڵەتێکی نوێ لە هەرێمی کوردستان لەدایک بێ بەڵکو هەمویان ئامادەن لە کاتی ئێعلانکردنی دەوڵەتێکی وە هەموو ڕێگایە بگرنە بەر بۆ فەشەل پێهێنان و شکست پێهێنانی ئەم دەوڵەتە بە ناوی هەرێمی کوردستان واروها لەسەر ئاستی نێودەوڵەتیش سیر دەکەی تا ئێستا ڕێی سیاسی ئەمریکا استراتیژیکی سیاسی ئەمریکا نەگەیشتۆتە ئەو ئاستەی کە هەرێمی کوردستان عێراق دابەش بکرێت و هەرێمی کوردستان ببێتە دەوڵەت بەڵام دەبینین لەباری کەشی نێودەوڵەتی بۆ باشووری سوودان گەیشتۆتە ئاستێک نەک هەر پاڵپشتی دەکەن بەڵکو ئەمڕۆ بە هەموو شێوازێک ئامادەن کە پارێزگاری لەم دەوڵەتە نوێ بکەن کەواتە لە ڕووی داخلی لە ڕووی ئیقلیمی لە ڕووی دەولی بارودۆخی ئێمە لەگەڵ بارودۆخی باشووری سوودان جیاوازە بەڵام هەرێمی کوردستان لە ڕووی بەڵێ بمبورە مامۆستاگیان باشووری سوودان بڵێن سەرکردەکان و بەرپرسەکان و وڵاتیانی باشووری سوودان بە شێوەیەکی بەردەوام داوای جیابوونەوە و داوای ڕاگەاندنی دەوڵەتێکی سەربەخۆیان دەکرد بەڵام لە گوتاری سیاسی بەرپرس و سەرکردە کوردەکاندا لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا بە هیچ شێوەیەک باس لە دەوڵەتی کوردی و سربەخۆبوون لە عێراق ناکرێت و هێشتا ئەم مەسلەی لای ئەوان خەون و خەیاڵە بۆیە دەبینین لە هەست ناکەی ئەمە هۆکاریەوە بێت کە لەلایەنە دەرەکیەکانیشەوە هیچ پاڵپشتی لێ ناکرێت و ناوروژێنرێت
من پێم وایە ئێستا لەگەڵ گۆڕانی بارودۆخەکان ئێستا حتا لەسەر ئاستی خیتابی سیاسیش مەسەلەکان بەم شێوەی نین کە جەناب باز دەکەی. ئێستا لەسەر ئاستی خیتابی سیاسیش گۆڕان دروست بووە لەلایەن سەرکردە سیاسیەکان. مەسەلەی مافی چاری خۆنووسین بە ڕاشکاوی باسی دەکرێتەوە وەکو ئیستحقاقێکی قەومی و نیشتیمانی هەرێمی کوردستان باسی لێوە دەکرێت. هەنگاوی بۆ نراوە. من پێم وایە لەباری ئەو دەرفەتەی بۆ باشووری سودان هاتە جێ تا ئەو لەحزەیەش بۆ ئێمە لە هەرێمی کوردستان ئەم دەرفەتە دروست نەبووە. بۆیە من پێم وایە ئەگەر ئێمە بەردەوام بین لەسەر بنیادنانی مؤسساتی قانونی و دیموکراتیزەکردنی هەرێمەکەمان و ڕاکێشانی زیاتری بەرژەوەندیە دەوڵەکان بۆ هەرێمی کوردستان و هەوڵدان بۆ ڕاکێشانی زیاتری هاوسۆزی نێودەوڵەتی لەگەر هەرێمی کوردستان ئەویش بەوەی کە دیموکراتی زیاتر بێنینە هەرێمی کوردستان، بەوەی کە زیاتر مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستان پارێزراوتر بن، بەوەی کە لەسەر ئاستی ناوخۆی یەکگرتووکتر بین. من پێم وایە ڕۆژ بە ڕۆژ مەسەلەی ئێعلانکردن و پێگەیشتنی دەوڵەتی کوردی نزیکتر دەبێتەوە. بەڵام لەم قۆناغا ئێمە خاوەنی هەرێمێکی فیدرالی سەرکەوتوو بین باشترە لەوەی دەوڵەتێکی سربەخۆی فاشل و هەڵوەشاوە ئەعلام بکەین. بۆیە من پێم وایە ئێستا ئەگەر لە زۆر خاڵ خۆمان بەراورد بکەین لەگەڵ باشووری سودان ئێمە باشترین. بۆ نمونە لە ڕووی اقتصادی ئێمە باشترین، لە ڕووی وعی جەماوەری و پێگەیشتنی جەماوەری و ڕێژەی خوێندەواری و دەخلی فەرد ئێمە لە پێشترین. بەڵام وەکو باسم کرد هۆکارن ناوخۆیەکان ئەو هەموو زەختەی لەسەر جنوبی سودان هەیە، باکووری سودان لەسەر ئاستی ناوخۆی، ئەم کەشە ئیقلیمی هەڵ ڕەخساوە بۆی، ئەم کەشە دەوریەی بۆی ڕەخساوە. بۆ نمونە لە کۆسۆڤە بۆچی بۆ خاوەن دەوڵەت لەگەڵ ئەوەی رووسیا، سین، سربیا خۆی دژای دەکرد لەبەر ئەوەی وڵاتانی دەوروبەری وەکو ئەلبانیا و بەشێکشە لە ئەوروپا پاڵپشتیان کرد و بوونە دەوڵەت. بە هەمان شێوە لە تەیمور، بە هەمان شێوە پێشتر لە جنوب لە نامیبیا. کەواتە ئێمە هێشتا کەشی ناوخۆیی و کەشی ئیقلیمی و کەشی دەولیمان نەگەیشتۆتە ئاستێکی وا کە بتوانین ئەم دەوڵەتە ڕابگەینین. بەڵام من گەشتبینم بەوەی ئەگەر لەسەر ئاستی ناوخۆیی یەکگرتوو بین و پەرە بە مؤسساتی دەستوری و قانونی و دیموکراسی و مەسەلەی مافەکانی مرۆڤ بدەین و اقتصادی خۆمان بەهێزتر بکەین بەوەی کە پێویستمان بەوە نەبێت هەموو کلیلەکان لە دەستی حکوومەت ئیتحادیدا بن، مەسەلەی سربەخۆیی، مەسەلەی ڕاگەیاندنی دەوڵەت، مەسەلەی ممارەسەکردنی مافی چاری خۆنووسین من بە دووری نابینم. ئێمە من دڵنیام ئەگەر بەم شێوەیە بتوانین ئیدارەی هەرێمەکەمان بەسەرکەوتوی بدەین و ئەم بارودۆخی کە لە ناوچەکە و لە ئەفریقیا و خۆرەڵاتی ناوەڕاست دروبە بە باشی ئیستیغلالی بکەین بۆ بەرژەوەندەکانی خۆمان بەکاری بهێنین و بە استراتیژیانە لەسەر بەرژەوەندی نیشتیمانیەکان کۆک بین، داخلی دەستکەوتی سیاسی و حزبی نەکەین. من گەشتبینم کە ڕاگەاندن و ئیعلانکردنی دەوڵەتی سربەخۆی هەرێمی کوردستان و ممارەسەکردنی حەقی تەقریری مەسیر نزیک بۆتەوە. بەڵێ لەبەرەوەی ماوەی بەرنامەکەم تەواو بوو ناچارم کە دوا پرسیارم لە مامۆستا فرسەت سۆفی مامۆستای زانکۆ نەکەم. زۆر سپاس بۆ ئامادەبوونی مامۆستا فرسەت لە ستۆدیۆی هەولێر. بینەرانی ئازیز تاوتوی ئەم ڕۆژمان کۆتایی هات. بۆ گەیاندنی ڕەخنە و پێشنیازەکانتان دەتوانن لە ڕێگای ئیمێڵی tawtu@nrttv.com پەیوەندیمان پێوە بکەن. تا تاوتویەکی تر بەخواتان ئەسپێرم. شاد بن.